بەڕێزان عیلم دنیای عیلم چێژێکی تایبەتی هەیە ئەبێت تو ئەو ئیحساسە لە خۆتا بدۆزیتەوە بەڕاستی زۆرکەی لە خۆت بە زۆر لە خۆکردن زیرەک نابی بە زۆر لە خۆکردن نابی بە عالم وەرە ئیحساسەکە بۆ خۆت دروستکە کە ئەم حاڵەتی ترانسە دروستە بێ علمیان پێت بڵێم جیاوازیەکە چی ئازیزە علمیان پێت بڵێم مێشکی ئێمە شەپۆل دەرەکە ئێستا ئەم حاڵەتی کە من بیرەکەمە و قسە ئەەکەم و ئەجوڵێم ئەگەر حاڵم باشە مێشکم سافە ئەوە یعنی شەپۆلەکانی مێشکی من لەسەر شەپۆلی ئالفایە لە دەوروبەری دێ ئەگەر ئێستا تەلەفۆنێکم بۆ بێ هەواڵێکی ناخۆشی تیابێ ئەسان چی ڕوئەیە ئەگەر ئێستا تەلەفۆنێکم بۆ بێ هەواڵێکی ناخۆشم باتێ یەکسەر وەزعم تێگەچێ ئەم وەزع تێکچوونە چیەکە شەپۆلەکانی مێشکی من ئەباتە سەرەوە یعنی لە ئالفا دەرەچم ئەگەمە بێتە ئەگەر من هەواڵێکی خۆشم بنێ دڵم خۆشکن قسێکی خۆشم بۆ بکەن ئیسراحەت بم مرتاح بم بەرەبەرە چی لێ شەپۆلەکە ئێتەوە خوار بەرەو دە ئەی ئەگەر چوومە حاڵەتێکی قوڵایی بەرەبەرە خۆمم لەبیر کرد دەوروبەرەکەم لەبیر کرد لە دێتە خوارتر خەو لێ نەکەوتووە لە بینی مێشک صافی و خەوای ئەم لەحزەیە پێی ئەوترێ شەپۆلی فێتە ئەتوانی خۆت تەجروبەیەکی ئەتوانی بگیتە ئەوە ئەزانی ئەگەر لەو کاتا تۆ کتێبە بخوێنیتەوە ئیتر ئەبی بەو کەسە زیرەکەی کە شتێ ئەخوێنێتەوە دوایی زۆر شتی لێ ئەزانی و بیرەکەی تۆی زانێت کەواتە ئازیزان من باسی شتێکی زۆر گرنگتان بۆکە ئەویش ئەوەیە پێت ئەڵێن وەکو ئەوە وایە تۆ ئەچی بۆ شەڕێک یان هێرشی ئەکرێت بۆ شارەکەی تۆ ئەڵی باشە دزیەتە سەرمان من چی بکەم منیش تەلەفۆنە بۆ ئەەکەم پێت ئەڵێم چی ئەڵێم تەئکید بە تفەنگێکیان لە ماڵەکەی ئێوە شاردووەتەوە فیشێکی باشی لەگەڵایە سیلاحەکە زۆر باشە لە ماڵەکەتە بێت تۆ بگەڕی لە ماڵەکەتە لەوە ئەچێ ناچاربی ئاوا بکێشی بە کاشیەکان بزانین تۆ بڵێ کاشیێت بۆش بێ لە ناو ئەوادایان نابێ ئەبێ بگەڕی بۆی بەڵام من ئەڵێم بێخەم بە تۆ خاوەنی توانایەکیت ئەم توانایە لە توایە تو ئەبێ بیدۆزیتەوە یەکێک لە هۆکارەکانی ڕێخۆشکردن بۆ دۆزینەوەکە ئەوەیە تۆ باوەڕ بە من بکەی سیلاحەکە لە ماڵەکە هەیە یعنی ئەبێ تۆ باوەڕ بکەی ئەگە باوەڕ نەکەی ناگەڕی بە دوایە ناوەسی بە دیاریەوە بۆیە بگەڕێ ئێستا تۆ دڵنیابە من ئەو کەسەم کە ڕۆژانێک لە مەکتەب لە بیرکاری لە ئینگلیزی لە عەرەبی زۆر خراپ من ئەو کەسم کاتێ بەدەم لەبەرکردنی ئەدەبی عەرەبی و دەستم کردەوە بە گریان من ئەو کەسم لە پێنجی بدایی ئەمود ناچمەوە بۆ مەکتەب لە یەکی بدایی ئەمود ناچمەوە بۆ مەکتەب بیرمە لە یەکی بدایی فەڕاشی مەکتەبەکە مدیرەکە ناردبووی بە دوامە کارگوزارەکەی ناردبوو بە دوامە یعنی هەرەوە نەبوو بگری ئەی بەخوا مدیرەکە وتی دەبێ بێنیتەوە بە شەرتێمە فارز بوون ئەو کاتێمە ئاوارە بووین لێنە یعنی من نە ئەو کەسەم لەدایک بوو بم یەکسەوتی بێتیان بەخوا ئەمە بەلیمەتە نە ئەو کەسەش بووم کە حەزم لێی بوو بێ بەڵام تۆ پێشتر چۆن بووی کێشەنگ ئێستاکە عیبە یعنی ئەمە ئێستا بیرەکەینەوە لە ئێستاوە نابێ قبوڵیکەین لە خۆمان ئیتر لەم دەقە تۆ بڕیارەی نەخێ من لە خۆمی قبوڵ ناکەم اینجا کۆمەڵی قسە هەیە تەرکیکە لە ژیانتە ئەو عیلمە خۆشە بەڕێزان ئەگەر تۆ مێشکت بە جوانی بەکاربێنی هەموو عیلمێ خۆشە ئێستا بۆ نمونە کەسێکی بەتەمەن ئەڵێ خۆزگەم پێ و تۆ ئەتوانی بڕی کەباب بخۆی خۆزگەم پێ و تۆ ئەتوانی بڕی با بە هەموو کەسێ زانێت کەباب خۆشە پاقلاوە خۆشە بەس کابرا شەکرێتی نەخۆشی دڵێتی بۆیە نایخوا تۆ ئەبێ دڵنیابی تۆ لەش ستاقە نەخۆش نیت بۆیە جاری وایە نانێک بە وشکیش تامی خۆش بەڵام
تو ئەبێ ماندووبی ئەبێ حەزی لێی بێ کەواتە لە ناخی خۆتە بۆ ئەو ئیحساسە ئەگەڕی و ئیمان و قەناعەتێنیت کە ئینشاء الله ڕۆژێک ئەکەوێتە گەڕ من یەک نمونەتان پێ ئەڵێم کە خۆم زۆر قەناعەتم پێێتی مێشکی هەر یەکێکمان وەکو ئامێرێکی ئاڵۆزی پێشکەوتوو وایە بەڵام زۆرێک لە پارچەکانی لەوەتی هەڵ نەبەسرا بێت واز مەهێنە با هەڵی بەسی بەرە هەڵی ئەبەسی دڵنیا بە ئامێرێکە بەرهەمی زۆر باشی ئەبێت بەس تۆ ئەبێ هەڵی بەستی هەڵبەستنی ئەم ئامێرانە چییە هەتا لەگەڵ عیلم بی هەتا گوێ بگری هەتا بخوێنیتەوە هەتا شت لەبەرکەی هەتا شت ببینی هەتا بیرکەیتەوە یعنی مەبە بەو جۆرە کەسانەی کە بۆ نمونە باسی مۆزوعێکی علمیەکەن ئەڵێ ئاخەوە چۆن تاقەتانەیە ئەوە بە کەسە جاهیلەکە وا بڵێت تۆ وا مەڵێ توش گوێ بگرە قەیچێکە هیچ نازانی قەیچێکە بۆ نمونە من ئەچم بۆ شوێنە سیرەکەم دوو مەسیحی مناقەشەیان باشم دوو مەسیحی مناقەشە قەیچێکە با گوێ بگرم دوای خۆ هیچ نەبێ کۆمەڵ شتم لە بیرەمێنێ من کەسی مەسیحی هەبووە 2 سەعاتی ڕێک قسەی کردو خۆ لەوەچە باوەڕم بە زۆرێکیشی نەبێ گوێم گرتووە تا کۆتایی جام تۆ ئەبێ تاالبی عیلم بیت تاالبی عیلم ئەوەیە خواتی شتێکی تریش فێر ببێ بەڵام با قسەیە بکەم زۆر بەجددی لێم وەرگرن ئێمە نابێ چڵێسی عیلم بین چڵێسی سیفەتێکی ناشرینە چڵێس ئەو کەسەیە کاتێ هەر جۆرە خواردنە بێنە بێتە بەردەسیت ئەیخوا شوشەیە هەمین دانراوەلی ئەخوانۆ تێلا دانراوە ئەیخوا سەلاجەکە کاتۆ میوەی چایە ئەیخوا نازانم چی ئەخوا ئەم جۆرە چڵێسیە تۆ مناڵێکی وا ئەبینی تەبیعەت تێکە چێکات تێبینی وات هەندێک کەس چڵێسی عیلمە زانی چۆنە چڵێسی عیلم ئەها ئێستا هیوا هەیە ئەوانەی کە بەس حەزەکە فێر ببێ و هیچ ئامانج خواز نییە هیچ کات ئایندەی بەلاوە گرنگ نییە مەبەستە ئەسڵیەکانی بەلاوە گرنگ نییە نیەتەکەی پاک نییە وەکو ئەو مرۆڤە چڵێسەوە با هەمومان نیەتەکانمان چاک با هەمومان نیەتەکانمان خەیر بێت لە پێناوی خەیرە لە پێناوی چاکە عیلم فێر بێت نەک خوا نەخواسە بۆ ئەوەی بڵێ من لە ئێوە زیرەکترم نەک خوا نەخواسە سبەی فشەی پێوە بکەی نیەتەکەت پاک کەرەوە زۆر مهمە سبەی تۆ خەریکی عیلمی ڕووکەش نابی ئەزان هیوا هەیە بەس لەبەرەوەی بیسەلمێنێ بە خەڵک عیلمی پێیە هەر دائیمە خەریکی ڕووکەشی عیلمەکان و خەریکی بەس کاغەزی شەهادەکەیان نێتی وانە قوڵ مەبەستدار نیەتی پاک دەستکە بە فێربوونی عیلم و کاتێکیش دەست پێ ئەەکەیت دڵنیا بە چێژبەخشە دڵنیا بە خۆشە بەڵام تۆ ئەبێ بچیتە ناوی بۆی بچیتە ناوی ئەبێ ئەحساسی کەی ئەحساسەکەش بە ڕۆژێک و دوان دروست نابێت قەیچێکە بە ئەم کتێبە ئەخوێنیتەوە 300 پەڕێت تێنەگەیت نابێ بڵێ وەڵی لەو بارە ناخوێنمەوە چکە تێنەگەشتم ئیبن سینا ئەڵێ 40 جار کتێبەکەی ئەڕستۆم خوێندەوە ئەڵێ تێنەگەشت باشە وابزم لە فەلسەفەی ئیلاهیاتە ئەڵێ 40 جار خوێنمەوە تێنەگەشت ئەڵێ هەموو جارێک ئەچوون بۆ مزگەوت دوعامە کرد خوایە تێبدە باشە اینجا ئەڵێ چی ئەڵێ ئەگەر شتێ تێبگەشتایە بە دڵخۆشیەوە وەزعیان باش بووە باوکی کارمەندی زمانی دەسەڵاتی سامانیەکان بوو ئیداری مەنتیقەیەکی بەدەست بۆ ئەوان لە نزیکی بوخارا بوو ئەڵێ گەر شتێ تێبگەشتایە ئەچوو پارەیە کرد بە خیر ئەگەر شتێ تێنەگەشتایە ئەچوو بۆ مزگەوت دەستێ کرد بە دوعاکردن ئەهاتەوە دەستێ کرد بە مطالعە اینجا بەسەراتێکی عەجیبێ لە ژیانیان ئەڵێ لەم کتێبە تێنەگەشت کتێبێکی فەلسەفی قورس بوو هەرچی کرد تێنەگەشت زۆرە بەڕێزان زۆرە بیری لێکەرەوە 40 جار کتێبە بخوێنیتەوە تێنەگەی
وڵی ئەمە سەبریە ئەمە عاشق بوونی ئێوە بۆ عیلم ئەڵێ ئیتر گەشتمە و قەناعەتی نەخێر ئەمە عیلمە مێشکی من وەری ناگرێت بە شەرتی ئەو کاتی خەریکیم عیلمە بووە عالم بۆ لە پزیشکیە چکە لە گەنجیە عالم بۆ لە پزیشکیە گەورەترین حەکیمی زمانی خۆی بۆ لەو گەنجێتە ئەڵێ چیم کرد ڕۆژێکیان چوون بۆ بازاری وەڕاقین کە کتێبیان تێ ئافرۆشت ئەڵێ پیاوێ لێ بوو وتی ئەم کتێبم لێ بکڕ ئەڵێ منیش وتم کتێبەکە چییە ئاسێرم کرد وتی بە ناسێ درهەمە 3 دینارە چییە پێتە فرۆشم وتم وەڵای ئەم عیلمە من لێی تێ ناگەم ئەڵێ وتی بابە بکڕە وەڵای من پارەم پێویستە و تەئکیدیم تۆش پێویستە بەم کتێبەی و ئەم کتێبە فارابی نووسیوێتی وایە و ئەمێوانە ئەڵێ من لەبەر دڵی کابرا هات زۆر دڵیشم پێوە نەبوو ئیتر ڕووی گیرەوێ ئەیکڕێ ئەڵێ کە کڕیم چوومەوە بۆ ماڵەوە ئەو شەوە نەخەوتم حتا هەموویم خوێندەوە تێگەشتم ئیتر وەکو ئەڵێ ئەگا بەو ئارەزوەی کە ڕۆژێ لەو عیلمە تێبگەشتە تەسەورکەن مامۆسای هەبووە مقدمەی کتێبێکی پێوتووە دەرسی دووەم کە چووەتەوە بەڕێزان هیممەت زۆر زۆر میمە دەرسی دووەم کە چووەتەوە وتوتی مامۆسا ئەکرێ ئیمتیحانم کەی لە هەموو کتێبەکە بچینە سەر کتێبێکی تر آخر تۆ جاری وای خواخوا تەڵی با کەم بن بەسەرمە ئەم چووە نەگەوەی یایەتی بەسەریا هەموو کتێبەکەی تا ئەوسەر نەخسە ئەسڵیەکانی لەبەر کردووە سەعیدیان کردو هەوڵیا و خۆی لێ تێبگا بۆ ئەوەی زوو بچێتە قۆناغێکی تر ئەو زەمانە بەڕێزە خۆ شەهادە نەبووە بڵێ وەڵا ئەچم شەهادەی ماستەر هەڵیەوە هەستم باشە اینجا کتێبی هەیە لەسەر مۆسیقا 15-20 کتێبی هەیە لەسەر بیرکاری 30-40 کتێبی هەیە لەسەر فەلسەفە نزیکەی 30 کتێبی هەیە لە بواری پزیشکی یەکێکیان قانون فی الطب 10 مجەڵەدە لە هەندێک طبعاش 8 مجەڵەدە باشە قانون فی الطب ئەزان تا ئێسەش تەرجمەی ئینگلیزی ئەکرێتەوە 2-3 جار تا ئێستا تەرجمەی ئینگلیزی کراوە بەپێی زەمانەکان تەرجمەی ئەڵمانی کراوە تەرجمەی فەڕەنسی کراوە ئەم کتێبە بە گەورەترین کتێبی پزیشکی تاریخی دائەنرێت باسی 700 دەرمانی کردووە ئازیزان 2 مجەڵەد کتێبی نووسیوە لەسەر قۆڵۆن باسی 1000 ساڵ لەمەوە پێشەکەم باسی 1000 ساڵ لەمەوە پێشەکەم بیری لێکەرەوە ئەم پیاوە لە تەمەنی 20ەکانی عومریە یەکێ بووە لە هەرە گەورەترین پزیشک و حەکیم و فەیلسوفەکانی زمانی لە تەمەنی 20ەکانە لە 5 ساڵیەوە دەستی کردەوە بە فێربوونی عیلم لە 5 ساڵیەوە و مێشکیشی زۆر ماندوو کردووە بەوەی کە زۆری خوێندوێتەوە اینجا بەڕێزان ئەم پیاوە کاتێ یەکێک لەو دەسەڵاتدارەکان ئەنێرێ بەدوایە ئەوەندە مناڵە کاتێک کە نوێنەری والیەکە ئەچێت و ئەیبینن باوەڕ ناکەن ئەڵێن ئێمە بەدوای حەکیمی گەورە ئیبن سینا هاتوین باوکی ئەڵێ لە ژوور یاریەکە ئەچن سیرەکەن باوەڕ ناکەن گەنجێک مناڵ کارێکە یاریەکە بۆ خۆشەویستان ڕاستیەکەی ئەگەر بڕۆین تەماشای ژیانی زانایانی پێشوو بکەین شتی عەجیب و غەریبە بینین بەڵام ئێستەش وایە باوەڕەکەن کتێبم خوێندوێتەوە لە بەرگەکەی نووسراوە ئەمە سەدەمین کتێبی ئەم نووسەرەیە خۆشەویستان ئەمانە چۆن ئیشیان کردووە ئەمانە چیان کردووە ئەمانە ئەو کەسانن کە ئەچێتە ناو کتێبەکە نازانێت کات چۆن تێپەڕیوە ئەگەر ئێمە خۆمان ئاراستە نەکەین خۆمان هەندەری خۆمان نەبین من ناکرێ هەموو شێوێ ئەمە قسانە بۆ تۆ بکەم ئەمە حەقیقەتە ناکرێ هەموو شێوێ خۆش جارێکی کە باوەڕ ناکەم تاقەت تێبێت دووبارەی گەری گوێ لێگری تکایە خۆت پاڵنەری خۆت اینجا ئیتر